بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تابعني عزيز خوش كان بران لواني ششمي زانستي قرآن بخزمتان دقموا كبشتيوان بخواي پروردگار لو واني ماندا كمك باسي فضل و قوري قورآن خوێندن و قورآن خوێن دەکەین کە بەبێ گومانی ئەگەر بمانەوێ هەموو ئەو ئاەت و ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێنینەوە باسکەین بە چەندان وانە و دەرس ناتوانین گەورەی و ڕێزی قورآن و هەروەها ئەو کەسانەی کە ئەهلی قورآنن باسکەین، بەڵام هەر بە کورتی و بۆ دڵخۆشی خۆمان یەک و هەروەها بۆ هاندانی ئەو کەسانەی کە بەرەو قورآن خوێندن دەمانەوێ بانگیان کەین، پێویستە ئاگامان لە کۆمەڵێک ئاەت و کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. جارێ لە قورئاندا یەک ئاەت تەنها و تەنها بە نمونە دێنینەوە کە خوای گەورە لە سوورەتی فاتیر ئاەتی 29 دەفەرمێت ئین الذین یەتلون کتاب الله، بێگومان ئەوانەی کە دەخوێننەوە کتێبی خوا و ئەقاموا الصلاة لەگەڵیدا نوێژەکان بەباشی ئەنجام دەدەن و ئەنفەقوا مما رەزەقناهم سرا وعلانیە و دەبەخشن کەمێک لەو ماڵەی کە پێمان بەخشیون بەنهێنی یا بە ئاشکرا، بەنهێنی پێویست بوو بەنهێنی دەیبەخشن، بە ئاشکرا پێویست بوو بە ئاشکرا دەیبەخشن. یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور، ئەوانە بازرگانیەک دەکەن لەگەڵ خوای گەورە، خەریکی بازرگانیەکن کە هەرگیز ئەو بازرگانیە زەرەر ناکە. کەواتە خوێندنەوەی کتێبی خوای گەورە، خوێندنەوەی قورئان بریتیە لە تیجارەتکردن و بازرگانیکردن لەگەڵ خوای پەروەردیگار کە هەرگیز ئەو کەسەی تیجارەت و بازرگانی لەگەڵ خوای پەروەردیگار بکە هەرگیزا و هەرگیز زەرەر ناکە. و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەرمودەی کە هەمومان بیستمانە و دەیزانین کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێت خەیڕکم من تعلم القرآن وعلمه، خەیڕکم چاکترینتان لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کەسەیە ئەو کەسانن کە قورئان فێر دەبن بیخوێننەوە، فێر دەبن تەفسیریکەن، فێر دەبن لێی تێبگەن، فێر دەبن کاری پێ بکەن و هەروەها خەڵکیش فێر دەکەن. خەیڕکم چاکترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێت بە مانا فراوانەکەی و هەوڵ دەدا خەڵکیش فێرکە. جا ئاگاتان لێی بێت با دیقەتی ئەو قسەی زانایان دەین کە دەفەرمون لە ناو مانگەکاندا خوای پەروەردیگار ڕەمەزانی لە هەموو مانگەکان بەڕێزتر داناوە لەبەر ئەوەی قورئانی تێدا هاتوۆتە خوار، و هەروەها لە ناو مانگی ڕەمەزاندا خوای گەورە شەوی قەدری بە چاکتر داناوە بە هەزار ئەوەندە لە مانگەکانی دیکە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی لە شەوی قەدردا خوای گەورە قورئانی دابەزاندۆتە ئاسمان و لەوێ شەو بۆ سەر زەوی. و هەروەها پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو پێغەمبەرانە چاکترین پێغەمبەرە لەبەر ئەوەی قورئانی بەسەردا هاتۆتە خوار. ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو ئومەتاندا لە هەموو ئومەتەکان لای خوای گەورە چاکترە. خوا دەفەرمێت کنتم خەیڕە ئومە، ئێوە چاکترین ئومەتن بۆ چونکە قورئانتان بۆ هاتۆتە خوار و ئیمانتان بە قورئانە و قورئان دەخوێننەوە. و لە ناو ئومەتی پێغەمبەریشدا صلی الله علیه وسلم دڵتان خۆش بێت ئەوانەی کە خەریکی قورئانن، کەسێک خەریکی فێربوون بێ یا خەریکی فێرکردن بێ و ئەوەی خەریکی هەردووکیان بێ، هەم بیەوێ فێر بێ علم زیاد کە سەبارەت بە قورئان و هەروەها خەڵکی فێرکە مژدەد لێبێ چاکترین کەسی لە ناو ئومەتی پێغەمبەریدا صلی الله علیه وسلم. پێغەمبەرەکەت چاکترین پێغەمبەرە، ئومەتەکە بە شێوەیەکی گشتی چاکترین ئومەتە و ئەو سینە و ئەو دڵێش کە قورئانی تێدایە، ئەو زمانەی کە قورئانی پێدەگوترێ، ئەو گوێی کە قورئانی پێدەبیسترێ، ئەو چاوانەی کە سەیری قورئانیان پێدەکرێ، ئاگار لێی بێت باشترین ئەندامن لای خوای پەروەردیگار، زۆر بە قەدرن، زۆر بە ڕێزن و بێگومانیش دەبێت ئێمە قەدر و ڕێزی خۆمان بزانین ئەگەر خۆمان بە ئەهلی قورئان بزانین. لە حەدیثێکدا پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێت ئیقرەئوا القورئانە
فإنه يجيء يوم القيامة شفيعا لصاحبه. فرميت قرآن بخوێننەوە أي خەڵکینا أي إيمان دارينا بێگومان بن لروج دوایدا قرآن ديتا دشتي محشر شفاعة تكاب أو كسيدك كقرآن خوێندووە كفرمودك إمام مسلم رواياتي كردووە. لحديث كذا پیغمبر ما فرميت صلى الله عليه وسلم يقال لصاحب القرآن، صاحب قرآن طبعا أويك قرآن هاوري بوبي هاوري قرآن بوبي لقل قرآن دا بوبي لقل خلقانك دا جيابك أهل قرآن قماني تدانيك أو كسا قرآنك شفاعتي بودك و ديبات بهشت بلام كتوية بهشتش قرآنك وازد لنا هنا قرآنك لقلب دادا به. پیغمبر ما صلى الله عليه وسلم ده فرميت خاون قرآن أويك قرآني خويندو تو كاتك كدخريت بهشته لناو بهشتش دا بيدا قتري يقال لصاحب القرآن ده قتري بصاحب قرآن بويك هاوري قرآن بو اقرأ قرآن بخوينوا وارتق لقل خوينوا شدا سركة وببليكانا كاني بهجدا ورتل بآوازو دنقو جوانيش بخوينوا كما كنت ترتدت في الدنيا هر وكتون لدنيا لا بهواشي وبلسر خوي وبجواني تدخوين دوا فإن منزلك عند آخر آية تقرأها شويني تو لو شوينك وتاي بيدي لو جيغاك وتاي بيدي كقرآنك لي خلاص دبي قرآنك لي تواو دبي كواتا قرآن نكهر لدنيا نكهر لنا قبر نكهر لدشتي محشر لقلطة أو كهاتش كدسية بهشتي قرآن بلا بلا پلیکانە بە بەهەشدا بەرزمان دەکاتەوە خوا بە نسیبمانکە بە پلیکانەکانی بەهەشدا سەرمان دەخا کە گومانی تێدانێ بەهەش هەتا سەرتر بێ شوێنەکەی خۆشترە و ئەوانەی کە تەواو لەگەڵ قورئان ئاوێتە بوون و تێکەڵ بوون گومانی تێدانە ئەوانەی کە زۆریان قورئان خوێندوتەوە زۆر لەگەڵ قورئاندا ژیاون تەمەنیان لەگەڵ قورئاندا بەڕێ کردووە کاتیان بۆ قورئان تەرخان کردووە وەختەکانیان داوە بە قورئان دڵنیابن قورئان هەتا نەتگەێنێتە پلەی سەتەم و لە سەتەمەکەش نەتگەێنێتە بەرزترین شوێن و نەتگەێنێتە دەرەجەی پێغەمبەران و شەهیدان قورئان واز لێ ناهێنێ بۆیە موژدە بێ لەو کەسانەی کە قورئان دەخوێننەوە هەتا زۆرتر لە خزمەت قورئاندا بووبی هەتا زۆرتر کاتت بۆ قورئان تەرخان کردبێ هەتا زۆرتر قورئانت خوێند بێتەوە هەتا زۆرتر لە قورئان تێگەیشتبی هەتا زۆرتر دەرسی قورئانت خوێند بێت کە دەڵێن دەرسی قورئان هەموو ئەو زانستانەی کە یارمەتیت دەدەن تا لە قورئان حاڵی ببی یا کار بە قورئان بکەیت هەر علومێکی شەرعی کە گومانی تێدانە هەموو زانستەکانی شەرعی هەڵێنجراوی قورئان و سنەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم فێری هەر علمێک ببی کە هۆکار بێ بۆ تێگەیشتنت لە قورئان هەمان حکمی هەیە هەر چەندە زیاتر لە خزمەت قورئاندا بووبی دڵنیا بە ئەوەندە قورئان بە پلیکانەکانی بەهەشدا سەرت دەخا. لە حەدیثێکی کەدا پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم من قرأ القرآن وعمل بما فيه هەر کەسێک قورئانی خوێند بێتەوە وەکاریشی بەو قورئانە کردبێت کە خوێندوێتیەوە ئاگامان لێی بێ خوێندنەوە بەتەنێنا هەر کەسێک قورئانی خوێند بێتەوە وەکاریشی بەو قورئانە کردبێت کە خوێندوێتیەوە خوای گەورە ناڵێ خۆی دەفەرمێت ئەلبەسە والیداه تاجەن یەومە القیامەتی خوای گەورە تاجێکی نورینی زێڕین دەخاتە سەرسەری دایک و باوکی ئەو کەسەی کە لە دنیادا قورئانی خوێندووە و کاری پێکردووە تاجەکە چۆنە پێغەمبەر دەفەرمێت ضوءه أحسن من ضوء الشمس دەفەرمێت ڕووناکیەکەی تیشکەکەی درێوشاوەیەکەی زیاتر و جوانترە لە ڕووناکی خۆر کە فی بیوتی دنیا ئەگەر ڕووناکی خۆر هەر هەمووی لە ماڵێکدا کۆکەیەوە لە دنیادا لە ماڵێکی گچکەدا لە ژوورێکی گچکەدا ئەو خۆرە چەندە ئەو ژوورە ڕووناک دەکاتەوە لە قیامەتدا ئەو نورەی کە لەو تاجەدا هەیە کە دەخرێتە سەری دایک و باوکی تۆی قورئان خوێن بەهۆی قورئانەکەی تۆوە بەهۆی ئەوەی کە تۆ کارت بە قورئان کردووە ڕووناکیەکەی لەو ڕووناکی خۆرە کە هەر هەموو ڕووناکیەکەی لە ژوورێکدا خڕکەیەوە چەندە ڕووناک دەبێت تاجەکە لەوە ڕووناکترە جاخوا دەفەرمێت پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم فما ظنكم بالذي عمل بها ئەگەر خوای گەورە بەهۆی قورئان خوێنەوە
بەوەی ئەو کەسەی کە قورئانی خوێندووە و کاری پێکردووە ئەوەندە ڕێز لە دایک و باوکی بنێ ئەدی ئەو تاجەی کە دەخرێتە سەر خودی قورئان خوێنەکە خودی ئەو کەسەی کە کاری بە قورئان کردووە دەبێ چەند بێ بەبێ گومانی وەسف ناکرێت لە جوانی و لە درێوشاوەیی و لە ڕووناکیدا بۆیە قورئان خوێن و ئەوەی کە بە پێی توانە کار بە قورئانەکەشی دەکات تاجی نورین و زێڕین دەخاتە سەرسەری دایک و باوکی و هەروەها خۆشی لە دایک و باوکی بەبێ گومانی زیاتر ڕێزی لێ دەگیرێت و خوای پەروەردگار تاجی ڕووناکتر و درێوشاوەتر دەخاتە سەرسەری ئەویش خوای گەورە بەنسیبمان کە لە حەدیثێکی کەدا پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم کە بەبێ گومانی و حەدیثانە دەبێ بنووسن لای خۆتان القورآن شافع مشفع قورئان شەفاعەت دەکا گومانی تێدا نییە مشفع شەفاعەتی